بەڕاستی ئەم پێشانگای پیشەسازیە بیرۆگەیەکی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی بوو لەگەڵ ڕێز کۆمپانیای ئەتڵەسکەوە دامان ڕێشت بە هەماهەنگی توانیمان قەناعەت بە ئەو کۆمپانیا عراقیانە بکەین کە لە بواری پیشەسازی کارەکەن، چونکە ئیمڕۆ عراق هەنگاوی ناو بوو پێشکەشتنی کەرتی پیشەسازی کۆمەڵی کارگەی بەتوانا لە عراق و هەرێمی کوردستانە دروست بووە. بۆیە زیاتر ئاشنایەتی ئەم کاڵایانە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عراقیش بکەین و دەیان کۆمپانیای بەتوانا و یەکێتی ژوورە بازرگانەکانی عراق هەموو بەشداری لەم پێشەنگایەکەن بۆ بینینی ئەو کاڵاوانەی کە هەیە و لە ئەین کاتیشا کۆمەڵی سیمینار ئەکرێت لەبارەی بەرهەمی ناوخۆ و دەستکەوتەکانی بۆ خەڵکی عراق و بەتایبەتی هەرێمی کوردستان و دروستنی هەلیکار بۆ خەڵک و هاوڵاتیانی زیاتر تەرکیز بخەنە سەر ئەو کاڵانەی کە لە عراقا بەرهەمەهێنرێەوە لە کوردستانە کە بتوانین ڕۆشنایەک بدەین بە هاوڵاتیەکانی خۆمان، بازرگانەکانی خۆمان، پیشەسازەکانی خۆمان و ئەو کێشە و گرفتانێک هەیەتە بەردەمی پێشکردنی کەرتی پیشەسازی چیە و چی نییە بتوانین زیاتر بەرچاوڕوونی بدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و عراق و وەزیرەکانی پەیوەست بۆ پێشەنگایە بەشداری تیاکەن و یەکێتی ژوورە بازرگانەکانی سەرۆکەکان هەموو بەشداری تیاکەن. ئێمە هیوادارین کەوا خەڵکی سلێمانی و هەرێمی کوردستان زیاتر ئاشنایەتی بۆ کاڵانەی عراق بکەنەوە بە هەمومان بتوانین زیاتر پێداویستی ڕۆژانەی خۆمان لەو پێشانگای بتوانین ئەنجام بدەین و لە ئەین کاتیشا هەلێکی کاریشە بۆ وەکالەتی ئەو کارگانە کە بدرێت بە ئەو کەسانی کە خواستن لەسەر وەرگرتنی وەکالەت مباشەرەتەن لە کارگەکانەوە.